ڕۆژی جیهانی ئۆتیزمە هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئۆتیزمە دیارە پیرۆزبایی لە پیرۆزبای ئەم ڕۆژە گرنگە لە سەرچەند توشبووانی ئۆتیزم و هەروە بە تایبەتی ئەو دایک و خێزانانە دەکەن کە ئەرکی بەخێوکردن و گەورەکردنی ئەم منداڵانە لە ئەستۆ دەگرن. دواتر پیرۆزبایی لەو چالاکوان و کەسانە دەکەن کە بە خەمی منداڵانی ئۆتیسمەوەن بەردەوام چالاکیکاری جۆراجۆر پێشکەش دەکەن سۆڵمان بۆ ئەوەی کە بتوانن منداڵانی خۆیان پێداویستی تایبەت کێشەکانیان بگێنن یارمەتیان بدەن چارەسەر هەموو کێشانە بکەن کە ئەو منداڵان و خێزانەکانیان ڕوبەڕووی دەبنەوە. ئێمە ئەمڕۆ بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆژی جیهانی ئۆتیزم گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئاراس عوسمان کە بەڕێزن چالاکوانن لە بواری ئۆتیزمدا. کاک ئاراس سڵاو لێ بێت. کاک ئاراس سەرەتا دەمێت وەکو چالاکوانێک لە بواری ئۆتیزمدا کە بەڕێستان کەسێکی چالاکن و بەردەوام بەدەم خەمی منداڵانی ئۆتیزم و توشبووانی ئۆتیزمەوەن پیرۆزبایی خۆت بگەێنی دەتەوێت لەم ڕۆژەدا ڕۆژی جیهانی ئۆتیزمدا جیاواز لە ڕۆژەکانی دیکە چ پامێک بگەێنێت چی بڵیت؟ وای سپاسدانەکەم سەرەتا بەڵام پیرۆزبایی چیان لێ بکەم. ینی بەڕاستی ئێمە کەسەی وڵاتانی دەوروبەر و هەموو جیهان بە تایبەتیەکەین ڕۆژێکیان بۆ دروست دەکەن هەموو ڕۆژەکانیان خۆشە، بەڵام لەم ڕوا تایبەتە ڕۆژەکانیان کە خێزان و مناڵەکانیان زیاتر دڵخۆشەکەن زیاتر ڕێزیانەکەن بە تایبەتی کە دیارەکانی ئەو وڵاتانە وەکو سەرۆکی وڵاتەکان وەکو کەسانی سیاسی وەکو کەسانی ڕۆشنبیر ئەمانە هەموو ڕێز لە خێزانی ئۆتیزم و یادی ئەو ڕۆژەکەن و بەشداریە بنتیایە. بەڵام لەم هەرێمەی ئێمەیە لەم بە فرمێسک و بە خەمۆکی و بە دڵە ڕاوچی و بەم جۆرەشتانە یادیەکەنەوە. یعنی بەڕاستی ئەوەی خێزانی ئۆتیزم لەم هەرێما بەسەریەوە و ژیان گوزەرەکە ژیانێکی ئاسایی نییە، ژیانێکی سادە نییە، ژیانێکی پڕنەهامەتی و پڕ لە ئازار و هەوراز و نشێوە. ئەم خێزانانە من لێرەوە چاوی یەکە بە یەکەی دایکەکان باوکە ماندووەکان ماچەکەم پیرۆزبایی ماندووبوونیان لێ یەکەم، پیرۆزبایی ئەو خۆڕاگریان لێ یەکەم کە بە بەردەوامی لەگەڵ توشبەکەیانە بەسەریە بن. وەسپاسی ئەرک و ماندووبوونی ئەو کەسانەشەکەم کە هاوکارن لەگەڵیانە بە تایبەتی خێزانەکانی دەوروبەریان. عنی بەڕاستی ئەمە هەموو ساڵێکی لەبەردەمی کەناڵەکان بێجگە لەوە قسە ئەەکەین ئەمانێت دەنگمان بگا بە حکوومەتی هەرێم، ئەمانەیە حکوومەت لە وشەی ئۆتیزم تێبگا بزانی ئۆتیزم چییە، تەنها بە وشەیەک باسمان نەکرێ یا بە چەند دێڕێک ڕیز نەکرێت و ئێمە لەگەڵ کێشەکان تاینین و ئێمە معاناتان تێگەین و ئەم شتانە دە تێئگەی لە کێشەکە مەزانی لە معاناتم تێئگەی لە ئازارم تێئگەی لە خەوی خێزان تێئگەی لە دەوروبەر و کۆمەڵگە تێئگەی بەدەست ئێمەوە ئەوانش لە چ بارێکی نائاساییان کە فەرمون وەرن هاوکاریمان بکەن ئەوەی کە داوا ئەکرێ ئەوەی کە پێویستە ئەوەی کە ئەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە. ئێوە وەکو حکوومەتی هەرێم لە ساڵی 2013 هاوکاری ئەم مناڵانەتان زیندانی کردووە، هەتا ئێستا هاوکاریان نییە. یعنی هەرچەند سەیری وەزعەکەشەکەی هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ئازادبوونی ئەو زیندانیە. ینی خێزانی ئۆتیزم پێویستی بە هاوکاری هەیە، زۆربیان باری دەرامەتیان ینی باش نییە، مامناوەندن هەیەە زۆر هەژارن کەمی تایە خاوەنی ئیمکانێتی مادی خۆی بێ ئەوانە زۆر کەبن. ینی بەداخەوە ئەبوایە حکوومەت کێشەی ئۆتیزمی کردایە بە یاسا وەکو یاسایەک مامەڵی لەگەڵا بکرایە وە بودجەی تەواوی بۆ دابین کرایە، ستافی شارەزار و ڕاهێنەری باشی لە سەنتەرەکانە بۆ دابین کردایە. نەک ئێمە ینی بەجددی باسی سلێمانیەکەم ئێمە لە سلێمانی سنتەرێکمان هەیە کاتێکە موچە دواکەوێ موچە نایەت بایکۆ دەست پێەکە ئەوانیش وەکو فەرمانبەرێکی ئاسایی وەکو مامۆستایەک ئەو ستافە خۆبەخشەی کە لەوێن ئەوانیش بایکۆ دەکەن. باشە کاگاراز لەگەڵ لەسەر ئەمووی ئەوەی کە باست کرد کە یارمەتی ئەو مناڵانە نادرێت یاخود ئەو خانەوانە دانە نادرێت کە کەسێکی ئۆتیزمیان هەیە.
لە ئێستادا ژیان و دۆخ و گوزەرانی ئەو مناڵانەی کە ئۆتیزمن یاخود هەر کەسێک کە ئۆتیزمە لە چ بارودۆخێکە یاخود پێویستە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەسانە چۆن بێت و خێزانەکان هەروەها کۆمەڵگاش پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسانەیە بکات. بەڵێ ڕاستی ئێستا ئەو خێزانانە ینی ژیانی ئاسایی ناکە، ژیانێکی کولەمەرجیە، ژیانێکی پڕ لە نەهامەتی هەروەکو باسمان کرد، پڕ لە هەوراز و نشێ و چاو بە فربێستک بە تایبەتی دایکەکان. من لێرەوە ڕێزی تاوام بۆ دایکەکان هەیە، بەڕاستیەوان زۆر هیلاکرد، زۆرمان دوون بێژگە لۆژەکەونە بەر توانج و تانەوتە شەری کۆمەڵگە. لێرە داواکەین ینی بەڕاستی بەرنمەیەکی تۆکمە هەبێت بۆ هۆشیاری کۆمەڵگە وشیار بێت، کۆمەڵگە لە ئۆتیزم تێبگا، کۆمەڵگە بزانێک ئەم مناڵانە شێت نین، ئەم مناڵانە بەڕاهێنان وشیانەوە ئەتوانرێ کاری باشیان لەگەڵا بکرێ و بەرەو باشتر بڕۆن و ڕۆژێک لە ڕۆژان ئەمانیش وەکو مناڵێکی ئاسایی ڕاستە چارەسەری تەواویان نیە، بەڵام ئەتوانن بگەنەوە ناو کۆمەڵگە بڕۆنە قوتابخانە. ئەمە لە زۆرێک لە وڵاتانەیان بینین دکتۆریان لێ دەرەچێت، مهندسیان لێ دەرەچێت، وێنە کێشێکی باشیان لێ دەرەچێت، مۆسیقارێکی باشیان لێ دەرەچێت. عنی بەڕاستی من دڵنیام لەوەی کە ئێمە هیچمان کەمتر نییە لەوان بە حکمی ئەوەی کە من چەند ساڵە تێکەڵم لەگەڵ و خێزانانە، ئێمەش مناڵی وا بەهرەیارمان هەیە و مناڵمان هەیە کە گەیشتۆتە ئاستێک یەکێکە لە مەلەوانە باشەکان، یەکێکە لە وێنە کێشە باشەکان، بەڵام ئەمانە هەمووی پشتگوێ خراوە، ئەمانە ئەم توانە و بەهرەیە ناهاتون لە سنتەرێکی پیشەیی ڕاهێنانی پیشەیە کۆ بکرێنەوانێ بۆ ئەوەی زیاتر پەرە بەتوانە و بەهرەکانیان بن و زیاتر تەژیعیان بکەن، دڵخۆشیان کرد، خێزانەکانیان بەمە زیاتر دڵخۆشە بن. یعنی ئەگەر مناڵەکەی ئۆتیزمیش بێ پێی سەربەرزە کاتێکە لەوحەیەک ئەکات، وێنەیەک تابلۆیەکە کێشێ یا لە مسابقەیەکە لە پێشبڕچەیەکە مناڵەکەی مەلەکە. ینی من خۆم بینی و من ینی بەڕاستی جوانترین مەلەیان کردووە، من خۆم بەڕاستی من مەلە نازانم، بەڵام پێیان سەرسان بوو، سەرسان زۆریش سەرسان بوو بۆ مناڵانەکە ئەو ئاستیان هەیە. دیارە ئەمەش ژنگەی ماڵەوە بۆی ڕەخسان بوون، ینی خێزانەکان ئەمەی بۆ ڕەخسان بوون، بەڵام ئایا هەموو خێزانێک ئەمەی بۆ کرێ، هەموو خێزانێکە توانێ مناڵەکەی بۆ شێوێ پەروەردە بکە و ڕاهێنانی پێ بکە بێگومان نەخێر، کەواتەم ئەرکا کەوتە سەر لایانی پەیوەندیدار. ئەمە ئەرگ نییە، ئەمە با بڵێن واجبێکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەبێ بە دەنگ داواکاریەکانەوە بێت، هاوکاری خێزانەکان بکات، بودجەی تەواویان بۆ دابین بکە و ئەو هاوکاری کە هەیەە کە 150,000 لە ساڵی 2013 شەوە ڕاگیراوە زیاتریان بۆ کا بە پێی یاسا بۆیان کا بە 250,000 دینار کە خۆیان بڕیاریان لەسەراوە. کەواتە کاک ئاراز لە ئێستادا تا چەندێک دەستی منداڵانی ئۆتیزم و هەروەها کەسوکارەکان گیراوە بۆ ئەوەی کە چارەسەر ئەو کێشانە بکەن کە ڕۆبەڕوان دەبێتەوە. تا منداڵانی ئۆتیزم لە ئێستادا چیان بۆ کراوە؟ ئایا توانراوە لەو بارانەی کە باست لێوە کرد کە تێکەڵ بە کۆمەڵگە بکرێن وا پەروەردە بکەن کە ئەم منداڵان لە ئایندەدا هەکو هەر منداڵێکی ئاسایی و هەر تاکێکم کۆمەڵگەیە تێکەڵ بە کۆمەڵگە بنەوە، کەسانی بەهرەمەند، کەسانی چاکیان لە دروست بکرێت. هیچ ئیشێک بۆ کراوە؟ هیچ هەنگاوێک لەو بارەوە نراوە؟ وەکو حکومەت و لایانی پەیوەندیدار هیچی بۆ نەکردو، هیچ شتێکیان بۆ نەکردو، یعنی بەداخەوە ئێمە هەرکەوە وەکو باسمان کرد ئەم مناڵانە پێویستیان بە سەنتەری پیشەیی هەیە، لەو سەنتەریا فێر بن یا ئەو پیشەیی کە هەیەە پەرەی پێ بدرێت و ینی بەرەو باشتریان بەرن، بەڵام هیچ شتێکیان بۆ نەکراوە. ئێمە هەروەکو لە سەرەتای بەرنامەکەشا باسم کرد، ئێمە ساڵی جارێگەینە بەردەمی کەناڵەکان لە کەناڵەکان و قساکەین، لایانی پەیوەندیدار ئەوەش ناکات. یعنی یەت باشە یەت لە ڕۆژی جیهانی ئۆتیزمە یەت دانیشە لە ڕیزی پێشەوە دانیشێ هەڵەسێ 2-4-5 وتارەیات لە نیوەی نەکاڵە سێ بە جەمانەیەڵێ گوێ لە خێزان ناگرێت، گوێ لە کێشە و عاناتی ئەو باوکە و دایکە ناگرێت، گوێ لە کێشەی دە خێزان ناگرێت کە جیاواز لە یەکتری چۆن ژیان کێشەی منداڵانی ئۆتیزم کاک ئاراز لە ئێستادا بوارە مادێکەیە کە سەپۆرت ناکرێن یاخود بابی تریشی هەیە؟ ئێمە سێ کێشەمان هەیە، سێ کێشەی سەرەکی. یەکەم نەبوونی سەنتەری پێویست بە تایبەتی لە قەزاڵ ناحیەکانە لە شار و شکەکانە هیچ سەنتەریشتیان نیە، لە بازیان سەنتەرێک هەیە، لە ڕانیش لە حاجیەوە سەنتەرێک هەیە، لە شار و شکەکانە سەنتەری ئۆتیزممان نییە.
کە ئەم مناڵانە ئامادە بکە پەروەردەی بکە لە 6 ساڵیە بیان خاتە قوتابخانە. ئەمە حاڵەتێکە. حاڵەتی دووەمیان کە ئەچنە قوتابخانە، ئەمە کێشەکەش لێرە و دەست پێەکە کە ئەچنە قوتابخانە زۆربەی بەڕێوەبەرەکان یان مامۆستاکان ئەم مناڵانیان پێ قوبوڵ نییە. لەبەرەوە بۆ ستافی تەواو لە قوتابخانەکانان نیە، وەک چاودێر وەک مامۆستای پەروەردەی تایبەت لە قوتابخانەکانان نیە. بۆ ساڵی خوێندنی ئەم ساڵ ینی ئەوە جێی داخە جێی سەرسوڕمانە، ینی 5 مناڵی خاوەن پێداویستی تایبەت هیراوە بە مامۆستایەکی پەروەردەی تایبەت سەرپەرشتی بکە. یەک مامۆستا. ئەمە لەکوێی دنیا ئەمە قبول کراوە و ئەم یاسایە هەیە. ئێمە هەر باسی ژیانی ڕۆژانی مامۆستاکە خۆی بکەین. خۆی لەوانەیە جاری وایە بێزارە لە مناڵە ئاساییەکەی خۆی بێت تاقە دەبێ نەبێ. چۆن نەتوانێت 5 مناڵی خاوەن پێداویستی تایبەت سەرپەرشتی لە ماوەی 4 ساعتە سەرپەرشتی 5 مناڵی خاوەن پێداویستی تایبەت بکات. ئەمە حاڵەتی دووەم. حاڵەتی سێم حاڵەتە مادیەکەیە بەڵێ. حاڵەتە مادیەکە عنی بەڕاستی خێزانی ئۆتیزم هەموو مناڵێکی ئۆتیزم بەلایانی کەمەوە ساڵی مانگی بایی 100 بۆ 150,000 نەردای بێوێ. لەبەر ئەوەی توانای تەواوەتکردنەکەیان نییە و ڕاهێنانی شیان پێ نەکراوە کەم داڵانە فێرکرد. هەرکەکە کەوتۆ سەر دایکەکەیش بە پێی توانای خۆی ئەو چەند شارەزار بێ مناڵەکەی فێری تەوالێ دەکات. موچێکیان هەیە دەڵانی ئۆتیزم؟ بەڵێ داستێت موچێکیان بۆ براوەتەوە وەکو خاوەن پێداویستە تایبەتەکان؟ لە هەموو سنووری پارێزگای سلێمانی 72 مناڵ موچەی هەیە لە کۆی 1000 و تقریبا 100 مناڵی ئۆتیزم. یعنی ئێمە ئەگەر بەس 750 مناڵ لە سەنتەری ئۆتیزمی سلێمانی ناونووس کراوە، بێژگە لەوەی کە ناونووس نەکراوە، بێژگە لەوەی کە 420 مناڵ لە کۆمەڵی ئۆتیزم ناونووس کراوە. باش بیل لەوە نەکراوە کە سەنتەری نوێیان بۆ بکرێتەوە بۆ ئەم مناڵانە؟ ئەوەی خۆشحاڵیە ئەمڕۆ بە بۆنی ڕۆژی گیانی ئۆتیزمەوە کەسێکی خێرخواست کردنەوەی سنتەرێکی ئۆتیزم ڕاگەیەنێ لە دەواازە سیتی یەک کاوە جێ دڵخۆشیە و دەستخۆشیکەرە ئێمە ئینشاڵڵا هەوڵێن بە هەموو لایەک کە ئەو سەرتەرە بە دوو داوامیان بۆ مناڵانی ئۆتیزم لە 3 ساڵ بۆ 6 ساڵ وەربگرن و بەشی دووهەمیشیان ببێت بۆ مناڵانی کە مێردمنداڵن لە 12 ساڵ بەرەو ژوورن ئەوانەش سوودمەند بن لەو سنتەرانە و ئەو توانە و بەهریان هەیە لەوێ وەربگیرێ پەرەی پێبیرێ وەکو مۆسیقا وەکو مەلەکردن وەکو وێنە کێشان و ئەو بەهرانەی تر کۆمپیوتەر ئەو شتانە بەهرەی پێبیرێت و ئاستیان بەرەو باشی بڕوات. یعنی بەڕاستی ئەوە ئمڕۆ ئەوە هەیە کاتژمێر بوونی و ئەو هیناکرێتەوە ئەو سنتەرەی فتاحی و سنتەراکرێتەوە شتێکی دڵخۆشکە. پێتان وایە بەما بەشێک لە کێشی منداڵانی ئۆتیزم لە سنووری پارێزگای سلێمانی چارەسەر بکرێت؟ کارێکی باش دەبێت؟ کارێکی باشە. یعنی ئێمە هیوادارین دڵسۆزانی شاری سلێمانی خەمخۆرانی شاری سلێمانی و کەسە دیارەکان و دەوڵەمەندەکانی شاری سلێمانی چاولۆ بە ڕێزە بکەن و ئەوانیش هەڵسن بە ئەرکی خۆیان وەکو کاری خێرخوازی تەمانە و سنتەرە خێرخوازیە بێ بەرامبەرە و نیەتی خاوەنەکەشی بۆ ئەو خێزانانەیە کە زۆر کەم دەرامەتن توانای سنتەری ئەهلیان نییە و یا لە سنتەری حکومی وەرنەگیراون. هەرچەنە عنی بەڕاستی سنتەرە حکومیەکە هەموو مناڵەکان وەرەگرێ کێشەی نییە. ئەمیش کار ئاسانیە کە تقریبان بۆ خێزانانەی کە کەم دەرامەتن. ئینشەڵڵا هیوادارین خێرخوازانی شاری سلێمانی ئێمە بەڕاستی بەتەواوی هیچ ئەمەلێکمان بە حکومەت نەماوە کە ئیشمان بۆ بکە کارمان بۆ بکە پەنا بین بۆ خێرخوازان بۆ دڵسۆزان بۆ خەمخۆران کە بیان بەهانای ئەم توژوانی ئۆتیزم و خێزانەکانیانەوە. ئێمە حاڵەتەکانمان زۆر قورسە یەکێک جابوونەوە جابوونەوەی خێزان تێکچوونی شیرازەی خێزان ینی ئەمانە هەمووی ڕووی لە خێزانی ئۆتیزمە دابڕان لە کۆمەڵگا
دابڕان لە دەوروبەر و کەسە نزیکەکانی خۆشیان تەنانێت لە ماڵی باوک لە ماڵی دایک لە خوشک لەورە لەمانەش دابڕاون یعنی بەڕاستیە توانم بڵێم ئۆتیزم کۆمەڵگەیەکی داخراوە بە تەواوی ینی کەسانی دڵسۆز نەبێت لە هەنگێک جارە هەنگێ مناسبە هاوکاریەک شتێک چوونە دەرەوەیەک ئاهەنگێک سەیرانێک ئەم شتانیان بۆ ڕێگەخە ئەجینا جیهانێکی داخراون بۆ خۆیان. ئەمە دەکەین لە ڕۆژی جیهانی ئۆتیزمدا لە ڕۆژەکانی دیکەشدا منداڵانی خاوەن پێدەویستی تایبەت منداڵانی ئۆتیزم کێشەکانیان چارەسەر بکرێت ساڵێکی دیکە لەم کاتەدا کە یادی ڕۆژی جیهانی ئۆتیزم ئەکەینەوە بڵێن کە بەشێکی زۆری کێشەکانی منداڵانی ئۆتیزم نە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی بەڵکو لە تەواوی کوردستاندا چارەسەر کرابێت ئەم منداڵانە سنتەری پێویست ڕاهێنانی پێویستیان بۆ وەربگیرێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئاراس عوسمان بەڕێزان چالاکوان لە بواری ئۆتیزم سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون. ئیم ساڵی شتوانیمان ئەو پەیامانەی کە هەمانە بیگەێنین بە هیوای ویلایەنە پەیوەندیدارەکان جوانە دەنگمان بێ و بزانن ئۆتیزم چییە. یەک پامیشم هەیە بۆ بەرپرسانی حکومی و کە باڵادەستن لە حکوومەت هێرێمی کوردستانە ئایا ئەگەر خۆتان مناڵێکی ئۆتیزمتان هەبێ چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکەتان ئاکەن. ئەمەش بە هیوای پامەکان گەشت بە دەستەکان خۆش بە زۆر سپاس.